بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما يا رب العالمين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. بینەرانی بەڕێز و خۆشەویست، خوشکان و برانی ئیماندار، سەلام و ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خوای پەروەردگار لە هەموو لایەکتان بێت. خۆشحاڵم بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەتان پارچەیەوی پەیام. خوازیارم ئەم بەرنامەی ژێگەی سوود و کەڵک بێ بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و داواکارم لە خوای پەروەردگار ڕۆژوو و تاعەت و عیبادەت و بەندایەتی هەموو لایەکمان قبوڵ کات و یارمەتیمان بدات باشتر لە ئاینە پیرۆزەکەی شارەزامان بکات. خۆشەویستانم، پاشکەمێکی تر ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن پەیوەندی بە بەرنامەکە بکەن و پرسیارە شەرعیەکانتان ئاراستە بکەن. پشتیوان بەخوای پەروەردگار لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا دەبین. بەڕێزان، لە درێژەی ڕوونکردنەوەی یاساکانی زەکات ئەمڕۆ پشتیوان بەخوای پەروەردگار باسی مەرجەکانی واجببوونی زەکات دەکەین. هەڵبەتە بەڕێزان، بۆ ئەوەی کە زەکات واجب بێت لە ماڵی کەسێک پێویستە هەندێ مەرج لە خاوەنی ئەو پارە و سەرۆت و سامانەیە هەبێت و هەروەها لە هەمان کاتە هەندێ مەرجیش بە مەرج گیراوە کە لەو سەرۆت و سامانەیە بوونی هەبێت. ئەوەی کە تایبەتە بە خاوەن ماڵەکەوە یا خاوەن پارەکەوە یان خاوەن ئەو داهات و دەستکەوتەوە کە بڕیارە زەکاتی لێبدا، ئەوەیە کە یەکەم ئەبێ ئەو کەسە موسڵمان بێت. واتە زەکات عیبادەتێکە لە دوای شایەتمانەوە داوا ئەکرێت لە کەسێک کە ئەنجامی بدا. زەکات دڵ و دەرونی و ماڵی ئەو کەسە خاوێن نەکاتەوە. لەبەرەوە کەسی بێباوەڕ بە زەکاتدان خاوێن نابێتەوە، چونکە ئەسڵێکی گەورە و سەرەکی ڕووخاندووە کە بریتێ لە شایەتمان و نەهاتووەتە نێو بازنەی ئیسلامەوە تاکو پاک بێتەوە. لەبەرەوە بە مەرج گیراوە یەکەم ئەو کەسە موسڵمان بێ و شایەتمانی هێنابێ، دوای ئەوە داوای زەکاتی لێکرێ. دووهەم ئەو کەسا بێ کەسێکی ئازاد بێ کە سوپاس بەخوای گەورە ئێستا کۆی لە نەماوە. لە حەدیث هاتووە ئیبن عومەر فەرمێ لەیسە فی مالی العەبدی زەکات حەتى یوعتەق. عەبد زەکات لە ماڵەکانی هەتاکو ئەو کاتەی کە ئازاد دەکرێ. ئەمە سەبارەت بە خاوەن ماڵەکە کە ئەبێ ئەم دوو مەرجەی تێدا بێت و ئەوانەیشی کە ماڵیان هەیە لە ماڵەکەیشە هەندێ مەرج گیراوە، بەڵام پێشەوەی باسی مەرجەکانی واجببوونی زەکات بکەم لە ماڵ و سەرۆت و سامانە. لێرە پرسیاری دێتە ئاراوە ئایا ماڵی منداڵ یان ماڵی ئەوانەی کە حاڵەتی دەرونیان تەواو نییە، ئەوانەی کە پیان و تێشێت، ئایا ئەوانە زەکاتی تێدایە یان نە؟ بەڕای زۆربەی زۆری زانایانی ئیسلام و شارەزایان و هەروە قسەی زۆرێک لە سەحابە بەڕێزەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، هەر کەسێک ماڵێکی هەبێت ئەو ماڵە گەیشتی بێتە حەدی نیساب، ئەوە زەکات لەو ماڵەیە هەیە، با خاوەنەکەی مناڵ بێ، با خاوەنەکەی گەورە بێ، شێت بێ، هەر حاڵەتێکی دەرونی هەبێ، زەکات پەیوەندی بە خودی ماڵەکەەوە هەیە، پەیوەندی بە کەسەکەوە نییە. ئەمە ڕای زۆربەی زۆری زانایانی ئیسلام و سەحابەکانی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لەبەرەوەی ئەو نەسانەی کە باس لە واجببوونی زەکات دەکات بە شێوەیەکی گشتی هاتووە، تایبەت نەکراوە بە چینێکەوە چینێکی لێ زیاد بکە و عەقڵ تیا بە مەرج نەگیراوە. و ڕیوایەت کراوە لە ئیمامی عومەرەوە کە فەرموویەتی ئیتەجیروا فی ئەموالی اليەتامە لا تەئکولوها الصەدەقە، یعنی تیجارەت بکەن بە ماڵی هەتیوەکانەوە با سەدەقە نەیخوا، هەموو ساڵێ زەکاتی لێ بدەیت و پارەکە لە شوێنی خۆیان بێ، تیجارەتی پێ بکەن با زیاد بکە، کەواتە ئەکرێ کەسێک هەتیویش بێ زەکات دەربکە، ئەکرێ کەسێک مناڵیش بێ زەکات دەربکە، ئەکرێ کەسێک حاڵەتی دەرونیشی تەواو نەبێ، ئەوەی کە پێ ئەوترێ شێت زەکات دەربکە، منداڵێکە ماڵی میراتی بۆ ماوەتەوە، کەسێکە کە حاڵەتی دەرونی تەواو نییە و مەسەلەن میراتی بۆ ماوەتەوە، پارەیەکی دەستکەوتووە یان پارەیەکی بۆ هاتووە کۆی کردوەوە ئێستا گەشتووەتە حەدی نیساب، زەکات لە ماڵەکەیانە هەیە، هەروەکو چۆن کەسێکی ئاسایی یان کەسێکی گەورە زەکات لە ماڵەکەی خۆیەدا. ئەمە یەکسانە
کەسێک کە مکەلەفێ یان مکەلەف نەبێ گرنگ ئەوەیە ماڵەکەی گشت بێتە حەدی زەکات ئەبێت زەکات لە ماڵەکەیە دەربکرێت ئەو کاتە وەلی سەرپەرشتیارەکەی لە جیاتی ئەو زەکاتەکەی دەرەکات. ئەو ماڵەیش کە بۆ ئەوەی زەکاتی تێدا واجب بێت ئەبێت چەند مەرجێکی تێدا بێ. یەکەم ئەبێ لەو سینفانە بێ کە زەکاتی تێدا واجبە بێ. هەموو ماڵ و سەروەت و سامانێک زەکاتی تیا نییە. چەند سینفێک زەکاتی تایە بۆ نمونە ئاڵتون و زی و بەروبوومی کشتتوکاڵ و میوەهات، خەزنە و کانزاکان، ماڵی بازرگانی، ئەوەی کە کڕین و فرۆشتنی پێوەکرێ، ئەمانە زەکاتی تایە. هەموو شتێ زەکاتی تیا نییە. ئەمە خاڵی یەکەم ئەبێ لەو شتانە بێ. دووەم ئەبێ گەیشتی بێتە حەدی نیساب. چەندین کەس پرسیارە کاڵێ مامۆستا من مەسەلەن 3 ملیۆنم هەیە، 4 ملیۆنم هەیە، ئایا زەکاتی تیا یانە؟ ساڵی بەسەرا تێپەڕیوە، بەڵام نەگەیشتوەتە حەدی نیساب. حەدی نیساب 20 مسقال ئاڵتونە کە ئەمساڵ لیژنەی باڵای فتوا دیاری کردو بە 7 ملیۆن دینار. واتە ئەو کەسا بێ پارەکەی گەشت بێتە، ئەگەر پارە بێ گەشت بێتە 7 ملیۆن دینار. ئەگەر ئاڵتون بێ ئەبێ گەیشت بێتە 20 مسقال ئاڵتون. ئەگەر مەڕ بێت ئەبێ گەیشت بێتە 40 سەر مەڕ. ئەگەر مانگا بێ ئەبێ گەیشت بێتە 30 سەر مانگا. ئەمە پێوتێت نیساب. ئەبێ گەیشتی بێتە ئەو ئەندازەی کە شەرع دایناوە بۆ واجببوونی زەکات. خاڵێکی تر ئەبێ ئەو مڵک و ماڵە ماڵی تەواوی خۆت بێ، واتە ئەمانەت نەبێ، ڕەهن نەبێ، بە قەرز لەلات دانەنرا بێ، بە ئەمانەت لای تۆ دانەنرا بێ، مڵکی تەواوەتی خۆت بێ و مافی کەسی تری بەسەرەوە نەبێت. ئەگینا خۆی تەعالا لە قورئانە فەرمێ خذ من ئەموالهم، ئیضافەی ماڵی کردو بۆ لای خاوەنەکانی، واتە لە ماڵ و سەروەت و سامانەکەی خۆیان زەکاتیان لێ وەربگرە. یانە فەرمێ وفي أموالهم حق للسائل والمحروم. أموالهم إضافي مالكي كردو بو خاونكي. يا الحديث أتوا فرمي إن الله فرض عليهم في أموالهم. خوال مالو سروتي ساماني خويانا زكاتي واجب كردوه كواتا أو مالا أبي ملكي تواوتي أو كسبيه أمانة نبي رهن نبي للاي دانن رابيه هي خلقي كيتر نبي دسي بسرا قرت بيه هي ملكي تواوتي خوي بيه يا وتا كرابيه بوكيل ئەکرێ کەسێک بکرێ بە وەکیل بۆ زەکاتدان. بۆ نمونە کەسێک ئەڵێ فڵان کەس تۆ وەکیلی من بە، زەکاتی ماڵەکەم دەبزانە چەندێ زەکاتی تایە و جەردێکیم بۆ بکە چەندێ زەکاتی تیا، ئەو زەکاتەکەی بدە بە فەقیر و هەژار، ئەوش دروستە کەسێک وەکالەتی کەسێکی تر بکات. لێرە پرسیارێک دێتە ئاراوە بەڕێزان، ئایا پارێک لە قەرزا بێت زەکاتی لێ ئەدرێ یاخود لێ نادرێ؟ زۆر جار بەڕێزان خەڵک ئەم پرسیارە ئەکا، بەتایبەت دوکاندارەکان یا خەڵکێکی تر ئەپرسێ ئایا پارەیەک لە زەکاتە لە قەرزابێ زەکاتی لێ ئەدرێ یان نادرێ؟ طبعاً بەڕێزان قەرز دوو جۆرمان هەیە. قەرزێکیان هەیە ئومێدی دانەوەی لێ ناکرێ، کابرا ڕای کردووە، خۆی شاردووەتەوە، ئینکاری لێەکە، حاشای لێەکە، یان حاڵی زۆر خراپە و تەئکیدی ناتوانێ بیداتەوە. ئەمە لەم حاڵەیە بەڕێزان زەکاتی لەسەر نییە تا ئەو کاتەی کە پارەکە وەرەگریتەوە، ئەو کاتە ڕای ڕاجح وایە والله ئەعلەم زەکاتی ساڵێکی لێ ئەدەیت. بەڵام ئەگەر قەرزێکت لای خەڵکە ئومێدت هەیە بیداتەوە، کابرا حاشای لێ ناکە، ڕای نەکردووە، خۆی نەشاردووەتەوە و بەتەمایە بداتەوە، ئومێدت هەیە بداتەوە، ئەوە لەگەڵ پارەکان ترتا ئەبێ زەکاتی لێ بدەیت. زەکاتەکەیش ئەبێ خۆت بیدەی، نابێ ئەو کەسە بیدا. هەندێک کەس پرسیارەکەن ئایا مامۆستا من دەفتەرێکم وەرگرتووە بە قەرز لە فڵان کەس، ئایا من زەکاتەکەی بدەم کە پارەکەم لێ وەرگرتووە یا خاوەن پارەکە بێ زەکاتەکەی بدا؟ ئەبێ خاوەن پارەکە بیدا، چونکە ئەو کاتە ئەگەر تۆ بیدەی نەفعێک بۆ خاوەن پارەکە گەڕاوەتەوە، دروست نییە. ئەبێ خاوەن پارەکە خۆی بیدات. کەوابوو بەڕێزان بە کورتی پارەیە کە لە قەرزا بێ لە دوو حاڵەت بەدەر نییە. ئەگەر ئومێدی وەرگرتنەوەت هەیە، ئەگەر کابرا ڕای نەکردووە، خۆی نەشاردووەتەوە، ئینکاری لێ ناکە، بژێوی ئەوەنە ناڕەحەت نییە، بەتەما هەی وەری بگریتەوە، ئەوە بێ زەکاتی بدەی لەگەڵ پارەکان ترتا و هەر وەکو چۆن پارەیەک لە لای خۆت بێ. بەڵام ئەگەر قەرزەکە ئومێدی دانەوەی نەبوو،
کابرا نیەتی ڕای کردووە خۆی شاردووەتەوە یا ئینکاری لێ ئەکا ئەوە لەو حاڵەتەیە هەر کاتێک وەرتگرتەوە با چەند ساڵیشی بەسەرا تێپەڕی بێ ئەو کاتە زەکاتی ساڵێکی لێ دەرەکەی. ڕیوایەت کراوە لە دایکمان عائیشەوە ئەفەرمێ لەیسە فی الدەینی زەکاتون حەتا یەقبضەه، قەرز زەکاتی تێدا نیە تا ئەو کاتەی وەرێگریتەوە، یا بە تەمای وەرگرتنەوەی هەی کابرا وەکو ئای لە لای خۆت بێ ئەداتەوە، ڕای نەکردووە حاشای لێ ناکە خۆی نەشاردووەتەوە بە تەما هەیە بداتەوە، تۆ بە تەما هەی وەری بگریتەوە، لەبەرەوە ئەو کاتا بێ زەکاتی لێ بدەیت. و خاڵێکی تر بەڕێزان کە ضرورە ئاماژەی پێ بکەین ئەویش ئەوەیە کە ئەگەر کەسێک پارەیەکی هەبوو بەڵام لەلایەکی ترەوە قەرزارە، جا ئەگەر ئەو قەرزەی تەواوی پارەکەی ئەبرد ئەو کاتەم کەسە کەواتە هیچی نییە و زەکاتی چی بدە. یعنی ڕوونتر بڵێم پیاوێک دەفتەرێ دۆلاری هەیە، ئەم دەفتەرە دۆلارە مەفروض وایە زەکاتی لێ بدە، بەڵام لەو لاوە دەفتەرونیوە قەرزارە، کەواتە ئەم پیاوە هیچی نییە زەکات لە چی بدە؟ هەر پارەی خەڵکە لەلایەتی و ڕۆ بە خێراتی. یا کابراەک 10 ملیۆن دیناری هەیە ئێستا بەدەستی ئەوەیەتی، بەڵام لەو لاوە 10 ملیۆنی تر قەرزارە، کەواتە ئەم کەسە هیچی نییە ئەو کاتە زەکات نادات. یان بۆ نمونە ئەگەر کەسێک مەسەلەن بۆ نمونە 2 دەفتەر دۆلاری هەیە بەڵام دەفتەرێکیش قەرزارە، ئەو کاتە دەفتەرە قەرزاکەی لێ دەرەکا و ئەو دەفتەرەی کە ماوەتەوە زەکاتی لێ ئەدا، چونکە دەفتەرێکی هی خۆی نییە، دەفتەرێک قەرزارە، وەکو ئەوە وایە ئەو کەسە تەنها 1 دەفتەر دۆلاری هەبوو بێت. با پەیوەندیەکانی ئەو بەڕێزانە وەربگرین. کاک محەممەدمان لەگەڵا لە کەلارەوە، فەرموو کاک محەممەد گیان. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله وبركاته كاك محمد. قرباني ورايدو فرسان أنا قال لك نجم. لا خدمتها فن براكم. والله فرسانك معنوية دايك بدودي حفتها صار عمري. الله يزود هنا فان بفاوان يشكم. ترى مصروح احتياجي بدنا نشكا. بس هذا فرسالي دومش والله ناسارك من هي. توزي هانا زين مع الرمى عديو باش هانا كريسيو بلان في عقيم مع عشفورها تقول ما هي الشخصة زاورك دي يتبدو مثل السلسلة بدايتية وخوار نقب بدن باش ديا وتاريخه بدن في باش ديا أتوى أو ببرسي سرفترا ببارة باش ديا بخواردن؟ مرسنا وكساس الرمى عديو باش هانا كريسة بلان معاشي كان هي كان 100,000 أو من شخصة 100,000 وناوية أي باش أجر معاشي هي أجر معاشي 500-600,000 بو سرفترا ديتيا آخر دكتور جنوني أنا إيشاني. بلا بريزة كم. دواتر إن شاء الله لخدمتها ولا تدمو. باشا بخور بان استقام فجنا مصيجة. فايقرا بادارتك. خلاص. نقص وش ساعة كده من. كمان لقلايا. السلام عليكم. كاك أحمد يان فنو بلا قوركم. باشا ما مصيجة. قالت رازي يا ربي. بس خوشي بدنا ما كده كمان صح. فايقرا بادارتك بلا قوركم. لو ما ذكر ما وصامن ما بدك تفارم لا معاملة تقريبا 2020 زكاتي ذكرت السريع بس بيجوا بيت 2020 معاملة جاء زكاتي ذكرت السريع لنا. صالي بسراتي بريوة؟ لا 2020 يكسالي بس يدبو يكسال. بس هاد إن شاء الله ولا أمتدمو. بسياري كشمية كذا نوتو هشتو نوتو عود طاري كسر كلابي. بله. تقريبا بلين 500,000 لابي. بس هذا بيتسندي بديوه. 500 دينار بليه. 500 دينار. بله. بس هاد إن شاء الله ولا أمتدمو. هذا بيتسندي باركي مو بقرنيو. بس هاد إن شاء الله ولا أمتدمو. جزاك الله خير ما خوش. والد رازي يا ربي. كاك معروف مان لقلا لا كركوكا وكاك معروف فرمو ما مصيجة أنا وكاتب باش. همو كاتيك بخير وبركات بيه. إن شاء الله.
مامۆستاگیان ئەگەر خانوویەک هەبێ دابێتە کرێ بڵێن خانۆکە مەبلەغی دەفتەرێک دێ دەفتەرێک بکە زەکاتی لێ دەرەکرێ لێ دەرناکە بەسا چاوەڕە پرسیارەت هەیە؟ بەڵێ بەڵێ وەڵام پرسیارەمێ دەست خۆش بێ زۆر مەمنون. خوای گەورە پایدارت کا براکەم. ئینشەڵڵا هەردوو چاوم. خوا ئاگادارت بێ یا ڕەبی. دوایە و کێمان لەگەڵا بەڕێزان؟ فەرموو کاک محەممەد گیان. ئەلۆ فەرموو بەڵێ. دوازده ساڵە دێجە مامۆستا خۆم. فەرموو دادەکەم. ئەلۆ باش مامۆستا؟ سپاس دەکەم سەلامەت بی. مامۆستا پرسیارێکای. بەڵێ. مامۆستام پرسیارێکای. گوێم لێتە. مامۆستا دوازده ساڵم. گوێ لە خۆت مەگرەوە. ڕۆژی سەرە یان نە؟ بەسەر چا وەڵامتە دەمەوە ئینشاءڵڵا. دوای ئەوە برایانی بەڕێز کاک فوادمان لەگەڵای لە سلێمانی. فەرموو کاکە فواد گیان. مامۆستا جان سلام علیکم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه. مامۆستا جان گیانەکەم. ئەبادە لێ پرسیارێکمان هەیە. فەرموو برای عەزیزم فەرموو. مامۆستا جان وەڵای من ئەرێ حکومەت قەرزارم. بەڵێ. گوایە زەکاتی یەکەوێ؟ ئەخر چۆن تۆ ڕوونکردنەوەم بەرێ؟ بەڵێ خۆشم لەسەر پارەم هەیە بڵێن ئینە و پارێکە حکومەت قەرزامیە قارە خلاص. بەڵێ. پارەی حکومەت ئەتوانمەوە قەرزە بەمەوە؟ بەسەر چاو ئینشەڵڵا هەندێک قسەی لەسەرەکەم. باشە بەخۆتم زار زەکاتێکەوێ پارەکەم. بەسەر چاو ئینشەڵڵا لە خزمەتتام. مەمنونی تۆم مامۆستا جان. خوای گەورە ئاگای لێت بێ. خوشکە ڤیان فەرموو خوشکی بەڕێزم. سلام علیکم مامۆستا گیان. عەلەیک سەلام خوشکی بەڕێزم. مامۆستا گیان وەڵای یەک پرسیارمەیە لەسەر وەرە و تەوەرەکە زەکاتە بەڵام زۆر زەرورم لەسەر سەرفترایە ئەو پرسیارە. بەڵێ فەرموو یەکەم. ئێمە کوڕێکمانەیە ژنان بۆ هێناوە. گیامان کردێتەوە ماڵی خۆیە بەڵام ئێستا حالیان باوەڕەکە 750 پێ نییە. هێنامانەتە لای خۆمان باوکی توانێت سەرفترەکەی بۆ سەری بۆ چاکاتەوە ئەی خۆی خێزانی. لەگەڵ خۆتانە لە یەک ماڵە؟ لێک ماڵایە بەس نانی جێە بەڵام ئەم ڕۆمەزانە لەبەرەوەی وەرز زۆر خراپە هیچ نەبوو هێنامانەتەوە لای خۆمان لەگەڵ خۆمان ئاژێ تا دوا دەژنان لە خواردنەکەی. ئەتوانین باوکی سەری چاکاتەوەی خۆی و خێزانەکەی سەرفترێ بۆ بدات؟ بەڵێ. بەسەر چاو ئینشەڵڵا وەڵامتە دەمەوە. توایەک دەخەم مامۆستا ئەتوانێت ئەگەر سەری چاکەدەوە بیا بە بووکەکەی پارەکە بە کوڕەکەی نادیا بە بووکەکەی. بەڵێ بەڵێ. زۆر مەمنون مامۆستا گیان. کاک هونەرمان لەگەڵایە لە کەرکووک. فەرموو کاک هونەر گیان. مامۆستا گیان شۆ باش. هەموو کاتێکت باش برا بەڕێزەکەم. ماشی وای بەرەزم. خالت ڕازی بێ یا ڕەبی. وای گەورە لەم لێ ڕازی بێ. لە خزمەتم فەرموو. حاجەت نەبێ من پارەم هەیە معاملەی پێواکەم. بەڵێ. پارەکەم بەگەڵایە. دەفتەرێک چەندێ زەکاتی تای دەرەشی حاجەت نەبێ. بەسەر چاو ئینشەڵڵا وەڵامتە دەمەوە. ئەی یەک پرسیارێکە حاجەت نێ مامۆستا گیان. بەڵێ. ئاڵتوونی خەوتومان هەیە لە ماڵەوە با بڵێن. بەڵێ. ئاڵتوونەکە لە 20 مسقال زیاترە ئەوش زەکاتی دەرەشێوانیە؟ لە چەند مسقال زیاترە؟ لە 20. لە 20 زیاترە. بەسەر چاو ئینشەڵڵا وەڵامتە دەمەوە. باشە خۆی گەورە لێتان ڕازی بێ ئینشەڵڵا. خوارت ڕازی بێ یا ڕەبی. سلام علیکم. کاک ئیبراهیم فەرموو برا گەورەکەم. مامۆستا جان سلام علیکم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا. مامۆستا جان پرسیارێکمە وەڵا حەزت نەبێ. بەڵێ. من پارەم لای خەڵکە بۆ نمونە بڵین سیارەمە بە خەڵک بەس یەک لەوانە ساڵی بەسرا نەڕۆیوە دووەمیش کە ئەگەر زەکاتەکەی برین بۆ نمونە بۆ برا کاکی برایم ئەومایکە بکوژێنەوە
کاکی برایم عەزت نەوێ بۆم دووبارە بکەیتەوە بێ زەحمەت. من سیارم لای خەڵکە بۆ نمونە قەرزم لای خەڵکە وەریەگرمەوە ماگانە. قەرز لای خەڵکە بە ماغانە بۆ تێنەوە. بەڵێ بەڵام ساڵی بەسرا نەڕۆیوە ئەو قەرزێکە لای ئەو خەڵکەیە. پارەی ترت هەیە جگەلەوە؟ هی زەکات نەوەڵا. هەر ئەوەیە؟ هەر ئەوەیە. بەڵێ. لەگەڵ ئەوەشە بەسم ئەوەی ئەگەر ساڵیشی بەسرا ڕۆی من زەکاتی بەم ئایا هەموو ساڵێ بە زەکاتی بەمەوە؟ مادام کاسبی پێوەکەی بەڵێ. ئەخر ئەزایمە بەسم چیە من هێشتا هەمووی بنێتە دەستم قەرزەکە. بۆی قەرزەکەم جایە بە چێ ساڵ وەریگرمەوە. بۆ بکەیتەوە. بەسەر چاو ئیشەڵا لە خزمەتا بۆ توڕ نەکەمەوە. قوربان مامۆستا جان حەزرەت مای. خۆی گەورە ئاگای لێت بێت. زۆر سپاسەکەم بە ڕێزی خوا. خوا لەگەڵ. کەی ترمان لەگەڵا بوو؟ کۆتا پەیوەندیمان کاک محەممەد فەرموو کاک محەممەد گیان. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله وبركاته. بەڵێ گیانەکەم. بەڕۆژلوگیت و دەمەدانت خۆی دروستە ڕۆژەکە دەستیانە. بەسەر چاوی شەڵا وەڵام تەدەمەوە. خوا گەدار دێ براکەم. بەڵێ خۆشەویستانم داوای لێبردن لە ئەو خوشک و برا بەڕێزانەکەین کە نەمانتوانی پەیوەندیەکانیان وەرگرین کاتی بەرنامەکە هەر ئەوەنە دەرفەتمان هەیە دێمە خزمەت وەڵامی پرسیارەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست. کاک محەممەد لە کەلارەوە پرسیاری ئەوەی کرد کە کەسێکیان هەیە تەمەنی 70 ساڵە ناتوانێت بە پێوە نوێژ بکە ئایا دروستە بە دانیشتنەوە نوێژکە؟ بەڵێ برا ئازیزەکەم هەر کەسێک لەبەر نەخۆشی یا لەبەر پیری نەتوانێت بە پێوە نوێژ بکە ئەتوانێت بە دانیشتنەوە نوێژکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە سەحابەیەکی فەرموو بە پێوە نوێژکە ئەگەر نەتوانی بە دانیشتنەوە ئەگەر نەتوانی بە ڕاکشانەوە. لەبەرەوە شەر ئاسانکاری زۆرە ئەو بەڕێزەی ئێوەیش ئەگەر ناتوانێت بە پێوە نوێژ بکە ئاساییە بە دانیشتنەوە نوێژ بکە و ئینشاڵڵا گونەهباریش نابێت. و باسی پرسیارێکی سەرفترێشی کرد وەڵاهی داوای لێبردنێکم باش پرسیارەکەم نەنووسی و ئەگەر کەوتەوە بیرم ئینشاڵڵا لە خزمەتانە وەڵامی دەمەوە. کاک ئەحمەد لە چوارقوڕنەوە فەرمووی هەندێ پارەم هەیە ساڵی بەسەرا ڕۆیشتووە ئایا زەکاتی هەیە لە ئیشایە ئەو پارەیە؟ بەڵێ برا ئازیزەکەم هەر پارەیە لە ئیش و کار و کاسپیا بێ و ساڵێکی بەسەرا ڕۆیشتی بێ و گەشتی بێتە حەدی نیساب ئەبێ زەکاتی لێ بدەیت. یعنی ئەو پارەی تۆ ئەگەر 7 ملیۆن دینار بەسەرەوە بێ ساڵێکیشی بەسەرا ڕۆیشت بێ ئەوە زەکاتی تێدایە لە ماڵا داد نابێ یا لە ئیش و کار و کاسبی بێت. و پرسیارێکی تری ئەوە بوو کە 500 دیناری کۆن کەوتۆتە لایەوە ئایا چۆن بیگێڕێتەوە بۆ خاوەنەکەی؟ ئەبێ باشترین حەل ئەوەیە ئەو 500 دینارە کاتی خۆی چەند مسقال ئاڵتوونی کردووە بای چەندێ ئاڵتوونی کردووە ئێستا تۆ بای ئەوەنە ئاڵتوون یا بای بیشکێنەوە بە پارە ئەوەنە پارە بۆ کەسە بژێڕێتەوە. خۆ ناکە ئێستا تۆ بڵێ وەڵام من 500 دیناری بۆ گێڕمەوە یا بۆ نمونە 50,000 یا 100,000 بۆ گێڕمەوە 500 دیناری و کاتە گەلێک زۆر بووە ئەبێ دیاری بکەی بزان ئەو 500 دینارە ئەو کاتە تقریبەن چەند مسقال ئاڵتوونی کردووە بە ئاڵتوونە شکێنیتەوە و پارەکە بۆ خاوەنەکە ئەگێڕیتەوە. کاک معروف پرسیارەوەی کرد کە خانووی کریان هەیە خانووەکە بای دەفتەرێکە چۆن زەکاتی لێ دەربکەن؟ برا ئازیزەکەم لە داهاتی ئەو خانووە زەکات هەیە. ئەگەر پارەکەی کرێکەی کۆ ئەبێتەوە گەیشتووەتە حەدی نیساب ئەو کاتە زەکاتی لێ ئەدەی لە هەموو ملیۆنێک 25,000 دینار دەرەکەی. ئەگەر پارەکەیش بای ئەوە نەبووە کە بۆ خۆتان بەکارتان هێناوە خواردووتانە بۆ مەسرەفی ڕۆژانە بەکارتان هێناوە هیچی نەماوەتەوە ئەوە ئەو کاتە زەکاتی تیانە نازانم شتی ترت هەبێ لە شتی تراوە زەکاتی لێ دەی بەس ئەم خانووە لە خودی خانووەکەیان نییە لە کرێکەیە هەیە. ئەگەر کرێکەی کۆ بۆتەوە لە سەروی 7 ملیۆن زیاترە ساڵیشی بەسەرا تێپەڕیوە ئەوە زەکاتی تێدایە. کاکە محەممەد فەرمووی تەمەنم 12 ساڵ ئایا نوێ ڕۆژوم لەسەریانە هەر کەسێک هەتاکو و بالغە بێ ڕۆژووی لەسەر واجب نییە بەڵام ئەبێ دایک و باوک ڕایان بێنن ئەبێ دایک و باوک تەشجیعیان بکەن ئەبێ ئەو مناڵانش کە تازە پێکەن تەمەنیان لە 10 ساڵ و 12 ساڵ ئەوانەیە ئەبێ هەڵدەن خۆیان ڕابێنن
بۆ ئەوەی کە گەورەیش بوون بە ئاسانی بتوانن بە ڕۆژوو بن بەڵام وەکو واجب بوون هەتا ئەو کەسە بالغ نەبێت ڕۆژووی لەسەر واجب نییە. کاک فواد لە سلێمانی پرسیار ئەوەی کرد کە پارەی هەیە بۆ زەکات بەڵام لەو لە شەو قەرزاری حکوومەتە. وەڵی من نازانم باوەڕمانی ئەو قەرزە کاریگەریەکی وای هەبێت چونکە قەرزی حکوومەت بە تەبیعەت خەڵک درەنگی داتەوە و کەمکەمی لێ ئەدرێتەوە جاری وایە ساڵی 200-300 هزار دەیتەوە کاریگەریەکی وای نابێت لەسەر زەکاتەکەت بۆیە تەوسیەم وایە کە تۆ زەکاتەکەی خۆت بدەیت و بەر لەبەر قەرزی حکوومەتەکەیش بدەیتەوە. خوشکە ڤیان فەرمووی کوڕم ژنی هێناوە ماڵی جیایە ئێستا لەبەر نەبوونی هاتوۆتەوە لەگەڵ خۆمانایە. خوشکە بەڕێزەکەم ئەگەر لێسەر یەک سفرە نین خواردنیان جیاوازە لە خواردنی خۆیان نەخۆن خواردنیان جیاوازە ئەگەر ئاوا نەبوون وەکو تۆ باسێکی ئەڵێ هیچ نییە لە ماڵیە ئەو کاتە تۆ ئێوە ئەتوانن سەرفتریان بۆ بدەن بەڵام ئەبێ پرسیان بکەن ئەبێ باوکی پرسی بکە بڵێ ڕۆڵی گیان من سەرفترەکەتان بۆ ئەدەم چونکە ئەسڵ وایە خۆی بێ سەرفترە بدە. ئەگەر کوڕەکە وتی ئارەوەڵا باوە سەرفترەکەمان بۆ بدە ئەو کاتە باوکی ئەتوانێت لە جیاتی ئەوان سەرفترەکەیان بۆ بدات. و ئەگەر ئەوەنە فەقیریشن وەکو تۆ باسیەکەی وە سفریان جیاوازە هەمان خواردن نییە لەگەڵ ئێوەیە خواردنی خۆیان هەیە و بەجیان نان و چێش دروست دەکەن ئەو کاتە ئەتوانن سەرفترەکەی خۆتان بدەن بە ئەو کوڕە یان بیدەن بەو بووکەتان ئینشاءڵڵا لەسەرتانەکەوێ و جێگەی خۆی ئەگرێت. کاک هونەر پرسیاری ئەوەی کرد کە پارەی هەیە مامەلەی پێوەکە گەڵایە پارەکەی لە دەفتەرێ چەندێ زەکات هەیە لە دەفتەرێ 2 گەڵاو و زەکاتە برا بەڕێز دەکەم لە هەموو 40 گەڵا گەڵایەک لە دەفتەرێ 2 گەڵاو و زەکاتی تێدایە. و فەرمووی ئاڵتونیشمان هەیە لە 20 مسقال زیاترە ئاڵتون ئەگەر لە 20 مسقال زیاتر بوو زەکاتی تێدایە لە هەموو 20 مسقاڵە نیو مسقاڵی تێدایە لە 40 مسقاڵە مسقاڵێکی تێدایە بەو شێوازە لە هەموو 20 مسقال نیو مسقال لە 40 مسقال 1 مسقاڵی ئەدرێ بە زەکاتدا. کاکی براهیم پرسیاری ئەوەی کرد کە قەرزم لای خەڵکە و مانگانە ئیهێننەوە ئایا بێ من هەموو ساڵێک زەکاتی لێ بدەم؟ برا ئازیزەکەم ئەو پارەی تۆ کە قەرزە لە لای خەڵکە خۆ تۆ بە قەرز ئاوا بەدەست قەزی نەتداوە پیان تۆ سیارەت پێفرۆشتون مەسەلەن تۆ بزانە چیت پێفرۆشتون لە ئەنجامی ئەو قەرزە کەوتۆتە لای ئەو خەڵکەوە کەواتە تۆ دەسمایەیەکت هەیە دەسمایەکەت ئیشی پێوەکەی ئیشەکەی شتەوەی کە ئێستا لای خەڵکە پارەکەت مادام ئومێدت هەبێ ئەو پارێت بۆ بگەڕێتەوە و ئەو خەڵکە پارەکەت بۆ ئەگێڕێتەوە ئەوە پێویستە زەکاتی لێ دەربکەی ئەو پارە لە مامەڵەیە هەموو ساڵێک ئەگەر لە سەروی 7 ملیۆنەوە بێ ئەوە پێویستە زەکاتی لێ دەربکەیت. و کاک محەممەدیش کۆتا پەیوەندیمان بوو پرسیاری ئەوەی کرد کە ئایا کەسێک بە ڕۆژوو بێتوانێت دەمودانی بشۆرێ؟ بەڵێ برا ئازیزەکەم دەمودان شۆردن سیواکردن خاوێنکردنەوەی دەمودان و ئاو لە دەموەردان هەموو ئەمانە ڕێگە پێدراوە و دروستە بەڵام چاک وایە ئینسان بیخاتە بەیانی پارشیەوە و هەروەها بیخاتە ئێوارە دوای نوێژی ئێوارەوە پێم وایە لە ڕۆژێک شاگە 2 کەڕەت ئینسان دەمودانی خاوێن کاتەوە کافیە بەتابەت لە مانگی ڕەمەزانە بۆ ئەوەی نەوەک ئەو مەعجون و ئەو دانشۆرینە تەجاوز بکە بچێتە خوارەوە لە قوڕگت ئەگەر نا خۆ بە ئەنقەسیش نەچێتە خوارەوە ڕۆژەکەت ناشکێنێ. کەواتە برا ئازیزەکەم ئاساییە ڕێگەی پێدراوە و هاتووە کە سەحابەکان ئەوەندە سیواکیان کردووە کە لە ژماردن نایە دەمودان خاوێنکردنەوەیش هەر عولەما فەرمون ڕێگەی پێدراوە ئاساییە و ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە بەڵام وەکو وتم ئەگەر بتوانرێت بخرێتە پارشیەوەوە و بخرێتە مەسەلەن دوای پارشیە و هەروەها دوای نوێژی ئێوارە یان شەو دەمودانت پاکەیتەوە ئەوە بەڕاستی کارێکی باشەکەیت و ئینشاءڵڵا خوای پەروەردگار ڕۆژەکەت لێ قبوڵەکات. خۆشەویستانم تەنها یەک خاڵێک مابوو لە خزمەتتان ڕوونی بکەمەوە ماڵێک بۆ ئەوەی کە زەکاتی تێدا واجب ببێت پێویستە ساڵێکی کۆچی بەسەریا تێپەڕی بێ واتە لەو ڕۆژەوەی کە پارەکەت بووە بە 7 ملیۆن دینار ئەبێ ساڵێکی بەسەرا تێپەڕی بێ ئەمجا زەکاتی تایە
زۆر کەس پرسیاری ئەوەکەن ئەڵێ مامۆستا من بۆ نمونە 4 مانگە پارەکەم بووەتە 7 ملیۆن یا 6 مانگە من یا 8 مانگە پارەکەم بووەتە 7 ملیۆن زەکاتی تێدا نییە. ئەمجا بەڕێزان زەکات مەرج نییە ئیلا لە مانگی ڕەمەزانە دەربکرێ. ئەبینی کەسێک 4 مانگی تر کاتی زەکات دانی دێ با ئەو کاتە لە کاتی خۆیان زەکاتەکەی دەربکا و ئینشاءڵڵا خوای پەروەردگار هەمان ئەجر و پاداشتی بۆ ئەنووسێت. بەڕێزان کاتی بەرنامەکەمان کۆتایی هات ئومێدەوارم سوودێکمان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست و ئازیز گەیاندە بێ. خوای پەروەردگار یار و یاوەر و پشتیوانی هەموو لایەکمان بێت، ڕۆژوو و تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ کە، بەرەکەت خاتە ژیانی هەموو لایەکتانەوە. خوای تەعالا ئەوانەی کە نەخۆشن شیفایان بۆ بنێری، ئەوانەی کە قەرزارن دانەوەی قەرزەکان بۆ ئاسام بکەی، ئەوانەی کە بە ڕۆژوو نابن یا ڕەبی خوای هیدایەتیان بدەیت، ئەوانەی کە کێشە و ناڕەحەتی و ناخۆشی لە ماڵیانە هەیە خوا دەروی خێریان لێ بکەیتەوە. بۆ خاتر گەورەی و ناوجوانەکانی خۆت ئەم مانگە بەسەرمانە تێنەپەڕێ تا لە هەموو گوناه و تاوانەکانمان خۆشە بی. پاداشتی ئەو برا خۆشەویستانش بێتەوە کە لەم کاتەدا بەم بەرنامەوە سەرقاڵ و ماندوون، ئێوەش دوعای خێران بۆ بکەن و خوای پەروەردگار بەرەکەت خاتە ئیش و کاریانەوە، بەرەکەت خاتە ئەو کەناڵیشەوە کە لەم مینبەرەوە خزمەت بە ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەێنێت. تا بەرنامەیەکی تر، تا پارشێوێکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم. وصلى الله على نبينا محمد وآله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.